ئێمە تەلبەی پۆلی شەشین خۆ دەزانی امتحانات نزیکەوە بووە ڕۆژ و شەومان داوەتە دەمێکەوە ینی مامۆساگە بتوانانی دوعاە شتێکمان بۆ بکەی مەمنوو نەبی الله یارمەتی دەرتان بێ قوربانگیان ڕۆژ و شەومان داوەتە دەمێکەوە ینی ئەمیدامان بەزانە چی ئینشاءالله زۆر باشە من طبعا حەزەکەم ینی هەموو ئەو خوێنکارانی پۆلی 12 گوێم لێ ڕاگرن طبعا سەردەمی ئێستا باشە سەردەمی ئێستا وەکو سەردەمی جاران نییە کاتێک ئێمە خوێنکار بووین پۆلی 12 بووین و کاتە پێمانەوت 6 شتەکە هەڵبژاردننی تیانە بوو هەڵبژاردننی تیانە بوو ئیلا ئەوایە بە حەقی خۆت یعنی پرسیارێک ئیلا ئەوایە نەتیجەکە خۆت دەرت کردایە بەڵام ئێستا کە شتەکە هەڵبژاردنە جاری وایە نەتیجەکەت بۆ دەرناچێت جاری وایە سەیرەکەی ئەم بابەتەی کە ئەم هێناوێتیەوە تۆ ئەسەن هەر نەتخوێندووە نایەتە مێشک دانەیەک هەڵبژێری سەیرەکەی دەرەجەیەکی لێهێنی 2 دەرەجەی لێهێنیت ئێوە ئەزانم لەم کاتیا سترێسن ئەم سترێسی هەوڵدەن لەسەر خۆتان نەهێڵن هەوڵدەن شتەکە زۆر زۆر ئاسانە باوەڕتانە بێ مەرحەلەی کولیە مەراحیلی کولیە زۆر لە پۆلی 6 لە پۆلی 12 گرانترە یعنی من هەتا نەچوومە کولیە نەمزانی پۆلی 12 ئەوەنە ئاسانە بۆیە پۆلی 12 پۆلی 12 هەر شتێکە سێرکە هەر شتێکە تەڵەبە لەسەر خۆی قورسی کردووە ئەگینا ئێوە الحەمدولله چەند ساڵە 12 ساڵە خەریکی دراستن قوڵ بوونەتەوە لە ناو بابەتەکانە ڕۆژانە کاتێکی دیاریکرا و ئامادەکەن بۆ خوێندن کاتێکی دیاریکرا و ئامادە تەرخانکەن بۆ خواردن تەنزیمی کاتەکانتان کەن هەوڵدەن لەم مودەتێکەوە ئێستا ئێوە ئیزمدراون هەوڵدەن هەر ڕۆژە و بابەتێ بخوێنن جدولێکی جوان بۆ خۆتان دابنین ئاگاتان لە نوێژەکانتان بێ زۆر زۆر دوعا بکەن زۆر ئەستەغفیرڵڵاه بکەن و کاتانی کە دەستان بەتاڵە بێت بۆی هەر کاتێ زانیت خەوت دێت واز سەحەکەت بێنە بڕۆ بخەوە هەر کاتێ زانیت تۆزیە بێتاقەت بیتە بڕۆ قاوەیە بخۆ بڕۆ چایە بخۆرەوە مونەبیهێ بخۆرەوە الحاصل هەر شتێکە مونەبیهاتە ئەگە هەر زانیت تۆزیە بێتاقەتی لە ژوورەکەی خۆتا تۆزیە وەرزشکانیە شەق و بۆکەس لەو هەوایە بدە بار حاڵێک خۆی گەورە سەرکەوتوتان کات ئینشاءالله دەمەش دوعای لێتان بۆ کرد